سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش دیارە لە چۆن ڕۆژی ڕابردوودا بڕیارێک درراوە سەبارەت بە لابردننی باش لە سەر ژمارەیەکی زۆر لە کاڵا و خۆراک و کەلوپەل و ئەو بەرهەمانەی کە لە وڵاتە جاجەکانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرا و لا ماوەی ڕابردوودا لە نێو بازاردا هەڵاوسانێکی زۆر هەبوو لە ئێستادا بڕیارێک دراوەکە چەند جۆرێک لەو کاڵایانەی کە هاوردە هەرێمی کوردستان دەکرا و کێشە و گرانی لە بازاردا دروست بوو ئێستا بە جۆرە لە ژۆرەکان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیایی داوە کە کاڵا ئەو کاڵانەی کە هاوردە دەکرێت زۆربیان باجیان لەسەر لا بدرێت لە پێنە ئەوەی کە بازار سەقامگیرێکی باش بەخۆ ببینێم ئێستا لەگەڵ کاکسۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی قسە دەکەم ئەمەوێت تەفاسیلم بداتێ زانیاری زیاترم بداتێ لەسەر ئەوەی کە ئایا ئەو بەرهەمانە کامن و چی جۆرێک کاڵا زیاتر هەرزانە بێ کە خەڵک چاوەڕێ دەکات کاکسۆران سوپاس دەکەم پێم بڵێ ئەو خۆراکانە چین و چەند جۆر خۆراک نرخیان هەرزانە بێ. سڵاوتان لەبێ لە مانگی چوارە بە بڕارگی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان 15 کاڵای خۆراکی کە بۆی ئەو شەڕی ئۆکرانیا و رووسیاوە مادە خۆراکەکان بەرزبوونێکی بەرچای بەخۆ بینی بوو ئەم 15 مادە خۆراکیە بۆ ماوەی 2 مانگ باج و گومرگی لەسەر لاچوو کە بە شێوەیەکی بەرچاو نرخەکان دابەزینی بەخۆ بینی و ئێستا درێژکراوەتەوە بۆی چینۆ و هیواداریش لەمە بەردەوام بێ لەبەرەوەی خۆتان نەزان ئەمە خواردنی سەرکی ڕۆژانی هاوڵاتیانە هەر لە ڕۆژی 25 مانگەوە بڕارگی تر دەرچووە کە 171 مادەی تر هەم بە کەرەسەی بیناسازی و هەم خواردن و خواردنەوەکانی تریشی تیا هەیە ئەمان هەمی باجی گومرگیان لەسەر لاچێ بە نیسبە ئەمە ینی نرخەکان بە شێوەیەکی بەرچاو لەسەر ئەو کەرەسانەش دابەزین بەخۆ بینێ کە ئەمە پاڵپشتێکی زۆرە بۆ هاوڵاتیان. کان زیاتر خۆی لە چی ئابینێت ئەوانەی کە پەیوەندی ڕاستە خۆی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیان هەیە ئەوانەی وەکو ئاماژەم پیالەکە مانگی چوارە ئەوە ڕاستەخۆ خۆ دەزانی ڕۆژانە هاوڵاتی زەیت بەکارێنێ شەکر بەکارێنێ برنج بەکارێنێ دۆشاو بەکارێنێ فاسولیا بەکارێنێ ئارد بەکارێنێ ئەمانە ئەو مادە سەرەکیانە بوون کە ئاماژەی پێدرا بوو لەبەرەوەی ئەو نرخانە بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە ئێستا دابەزین بەخۆ بینیوە ئەو بوو ئێستا نرخەکان وەکو ئاماژەمان پیاوە چەند جاری دیش باسمان کردووە بە ڕێژێکی بەرچاو دابەزینی بەخۆ بینیوە هەر لە 25 مانگی شەو بڕایت کە دەرچووە کە 170 مادەی ترە هەموو کەرەسی بیناسازی و خواردن و خواردنەوەکانی تایە ئەمەش بڵێ بە شێوەیەکی بەرچاوتر نرخەکان دابەزین بەخۆ بینێتەوە. شەڕی ئۆکراینە و رووسیاوە بە دیاریکراوی ئارد و زەیت گرفتی سەرەکی بوو بۆ هاوڵاتیان کە هەڵاوسانێکی زۆری دروست کرده بوو لە بازاڕە ئێستا پێمان بڵێ زەیت بە دیاریکراوی بۆ نمونە وەرگرین لەناو ئەو کاڵانە چەندێک لە کارتۆنێکدا ئابازەیە یاخود نرخی بتڵێت زەیت ئەبێتە چەندێک ئەو داتانی کە لای ئێمەیە هەموو کارتۆنە زەیت ئێستا کارتۆنی زەیتی دارمانێ باەکەی بە 63,000 دینار بوو ئێستا بۆ 49,000 دینار و دوێنێ بۆتەوە 47,000 ینی ڕۆژ بەڕۆژ دابەزین بەخۆ بینێ و ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئێستا شەڕی ئۆکرانیا و رووسیا لەوانێ بەرەو کۆتایی بڕوات و دوای ئەو بڕیارەژەیە کە ئێستا ئەو گەنمەی کە لەلایەن وڵاتی رووسیا ئۆکرانیا و هەناردی وڵاتان بکرێ کە 50 ملیۆن تەن ئەمە مانوێ نەمانوێ سال لە دوێنەوە هەموو تەنێ ئارد $30 دابەزینی بەخۆ بینیوە و ئەمەوە تاسیرێکی باشترە کاتە بازارەکان و ئەتوانین کۆنتترۆلی سەررجەم ئەو شوێنانش بکەینەوە کە ئیشی هەویرکاری تیاگریان ناناوە سەموخانەکان هەیە بۆ کێشە یاسای جاران بیفرۆشتنەوە بە هاوڵاتیان. سپاس بۆ کاکسۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی کە باسی لەوە کرد کە لە ئەو ژمارە ئەو کاڵانەی کە باجی لەسەر لا دەبرێت بریتە لە زیاتر لە 180 کاڵای جۆرە و جۆر کە کەرەسەی بیناسازیە خۆراکی ڕۆژانی هاوڵاتیانەکە باسی لەوە کرد بە ڕێژەی لە 100 زیاتر لە 100 نرخەکانیان دادەبەزێت.